گشتە و مروواریانەی ڕۆژانێک بەگەرنی نیشتیمانەوە بوون و غوربەت دای بڕیون لەم بەرنامەیەدا کۆیان دەکەینەوە دەیانکەینەوە بەگەرنی نیشتیمانەوە گەر بۆ چەند ساتێکیش بوو. هونەرمەند و ژیانی خۆش مەحاڵە، هونەرمەند ڕەنجەڕۆیە شینی تاڵە. لە مروارەکانی غوربەتەوە سڵاو خۆشەویستانم. مرواری ئەم جارەی بەرنامەکەمان بەهێز و سەنگینیەکی زۆرەوە دەدرەوشێتەوە لە بەرنامەی مروارەکانی غوربەت. میوانەکەم هێندە سەنگینە، هێندە قورس و جوانی کارەکانی زۆرن، بڕواناکەم بتوانم لە یەک بەرنامەدا حەقی تەواوی خۆی و کارەکانی بدەم. جا لە قسووریمان ببورن تکایە. ئازیزان، میوانەکەم لە زۆر بواری هونەردا سپۆرە، موزیسیانە، ژەنیارە بە مانای وشە، پرۆدیوسەرە، بەرهەمهێنەرە، تۆن ماستەرە، ئەندازیاری دەنگە، شاعیرە، مامۆستای تیۆری مۆسیقایە، نووسەرە، بێگومان زۆری تریش. ڕەنگە من بێ ئاگا بمری. ئەویش مروارێ جوانەکەی غوربەت کاکاوە شێخە. سڵاو کاکاوە، ببورن ڕەنگە من لە چەنگینی جەنابتانم کەم کرد بێتەوە. ئەتوانین بەڕێستان چەند زانیاریەکمان پێ بدەن ئاشنا بین کاوە شێخ کێیە؟ بەڵێ ئەمەلخان زۆر سپاس بۆ ئەو ئینترۆداکشنەوە ئەو پێناسەکردنە، زۆر مەمنونم. سڵاو لە خۆت و لە بینەرەکانت لە بەرنامەکە، زۆر سپاس. ئەو شتانەی کە باسی دەکەی بەڵێ من ماوەیەکی زۆر خەریکی ئەم ئیشانە بووم، کاری هونەریەمانە، بەڵام ئێستا تقریباً 18-19 ساڵە وازم لەو کارانە هێناوە و چوومەتە ناو بوارێکی تر کە زۆرتر بڵێن ئەمێ وەکو سۆشل ئاکتیڤیست بم، ئاکتیڤ بم لە بواری کۆمەڵایەتی و ئیتر خوێندنەکانیشم و شتەکانیشم گۆڕاوە بەو ئاراستەیە ڕۆشتووە، ئاراستەی بڵێن ڕاگەیاندن و ئەوەی کە پێی دەڵێن بڵێن پەروەردە و دەروونناسی کۆمەڵگا. خەریکی ئەو ئیشانە بووم و لێکۆڵینەوە و نووسین و شتانەشم خەریکی ئەوە بوو. حەزم لێیە لەڕێی ناسینی مجتەمع و گۆڕانکاری کۆمەلگاوە بتوانین ئەو دەورەی خۆمان ببینین بە نسبەت میلەتەکەمەوە. جوانترین مرواری دەدرەوشێتەوە. زۆر سپاس کاکاوە. ئەمە پرسیارێک لە بەڕێستانەکەم هەم کەمێک پرسیارە و هەم کەمێکیش گلەیەکە لەگەڵیشە لە بەڕێستانەکەین. سڵاوی گەرمی هەواڵی پێشمەرگەی خات و مەرزێ فەریقی من لە پەیمانگای بووم دوم لەم گۆرانی بووە. باشە ئەو کاتە ئەم گۆرانیە بووە وێردی سەر زمانی گەورە و بچووک لە باشوور بە تایبەتی. بەو هەموو بەرزیە لە لووتکەدابوون بۆ وازت لە کاری هونەری هێنا. بێگومان زۆرێکمانە و حەقمان هەیە گلەی لە کاکاوە بکەین بۆ وازت لە هونەر هێنا. بەڵێ سەبارەت بۆ جوابی پرسیارەکەی جەناب، سەبارەت بۆ بەرهەمە و بەرهەمێکە کە شایانی باسەکە بڵێم کەەوە شێعرەکە شێری باوکمە و بڵێن موزیکەکەی زۆر جوانە بەڕاستی. بڵێ ئەوە منیش پێم وایە کارێکی زۆر جوان و زۆر بەرزە. لە دوای ئەو کارە بەرزانە، لە دوای ئەو کارە جوانانە، ئینسان کە وای لێ هات مەجبور بوو بکەوێتە ناو بازاڕەوە
مەجبور بوون واد لێ بکەن کە دەستکەی بە ئیشی تیجاری هەم لەلایەن هونەرمەندەکان خۆیانەوە و هەم لەلایەن جمهورەکەەوە داوات لێ بکرێت کە بڵێ تۆ ئەبێ واز لە ئیشی باشی بە معنای بە کوالیتی بێنی بڕۆی بکەویتە دوای بازار و ئیشی بازاڕی بکەوی ئیشی تیجاری بکەیت لەو کاتا کەوتە سەر دووڕێیانێک وەکو من کەوتمە سەر ئەو دووڕێیانە لە دەوروبەری ساڵی 2000 کە ئایا من ئیشی تیجاری بکەم یا بەردەوام بم لەو ئیشانەی کە من خۆم کەسێک بووم کە هەستم کردو من ئەبێ بکەومە پێشەوە مجتەمع و جمهور بکەوێتە دوای من نەگەوەی کە مجتەمع و جمهور بڕوا جا من بکەومە دوای ئەوان لەو دووڕێیانە من ئەمەم هەڵبژار کە وتم ئەم شەڕە بە من ناکرێ ئەم بازاڕە بە کەڵک نایە من ئەبێوە یا خەریکی شەڕ بم یا ئەبێ وازی لێ بنم مەجبور بم واز بێنم بۆی نەکەومە ناو ئیشی تیجاری آخر ئەمەوان ناکات بەڕێستانۆک وابێ کاپتنی یەختێکی زۆر گەورن هەموو سەرنشینەکانە جێهێش یاتە دەست چۆنەڵی لەگەڵ ڕێزمە کە کەسانێک چۆنەڵی بەقەدەر بەڕێستان زیرەک نەبوون لە کاری مۆسیقا و گۆرانیە هەر جارە بەلایەکی هونەرامان بن بەڵێ ئەخر دەی وڵای ئەتوانێت خۆ ئینسان واش ببینێ بەڵام من وتم باشە من بەجێ دێڵم ئەم سوکانە بەجێ دێڵم ئەڕۆم سوکانێکی تر بەشکم بتوانم بگرم چونکە لەویا بتوانم کارێکی باشتر بکەم چونکە لەوێشە هەستەکەم هەر بڵێن مەجال هەیە ئینسان نەتوانێت لەوانەیە بگرە باشتریش بتوانێت خزمەتی مجتەمەعاتی بکە لە بواری کۆمەڵایەتیەوە چونکە لەوێشە ئێمە ئیشکالی زۆر گەورەمان هەیە بەڵام لە مۆسیقاکە بڵێ مۆسیقا و هونەر و ئەوشتانە کەس شتێکە کە خۆم زۆر حەزم لێ بەڵام من خۆم هەموو ڕۆژێ داخ دەخۆم کە من مەجبور بۆم وازی لێ بن بەڵام ئەبووە هەڵبژێرم لە بینی ئەو دووشتا کە مەجبور بووم بێدەنگی و واز لێهێنان هەڵبژێرم بۆی کە نەکەومە ناو ئەو حاڵەتەوە کە من مەجبورم دوای پەشیمان بمەوە لە ئیشەکانی بەپی ئەزمموی بەڕێستان پێمان خۆشە کاکاوە پێمان بڵێ بەکێ ئەوترێ هونەرمەند کێ هونەرمەندە چونکە بەڕاستی لە ئێستاە بە تایبەتی هەچ کەسێ دێتە سەر شاشەی تیڤەکان یەکسەر ئەبێ بە هونەرمەند و پێڵەن هونەرمەندی گەورەی کورت بەڵێ بەڕای من بۆ ئەوەی کە بزانین کێ هونەرمەندە ئەبێ بزانین چونکە هونەر بەلای من هەمووی ئیبداع یعنی هەمووی داهێنانە بۆی بزانی کێ هونەرمەندە ئەبێ بزانی کێ داهێنەرە داهێنەریش لە لای من معنایەکی هەیە ینی پێناسەیەکی هەیە داهێنەرە و کەسەیەکە بڵێن فکرەیەکی تایبەت بە خۆی ئۆریجینەڵ ئەوەی کە پێڵێن هەبێ کە ئەو فکرەیە تایبەت بەو کەسە بێ کۆپی کەسی تر نەبێ فکرەی تایبەت بە خۆی بێ ئێستا لە هەر بوارێکە لە هەر بوارێکی هونەریە مبدع ینی داهێنەر کەسێکە کە فکرەیەکی تایبەتی ئۆریجیناڵی خۆی هەبێ کە ئەو فکرەیە بەقەڵک بێ نەک فکرەیەکی ئۆریجیناڵ بێ بەقەڵک نەیە فکرەیەک هەبێت کە خەڵک بتوان ئیسفادەی لێ بکەن یا گوێگر بتوان ئیسفادەی لێ بکە ئەمە کەسێکی داهێنەر لە لای من ئەم کەسەیە هونەرمەندیش ئەبێ کەسێکی وابێ ئەگەر هونەرمەند ئەمەی تیانە بێ ئیتر هەر ناتوانین پێ بڵێ هونەرمەند جالەوەی کە هەر ناتوانین پێ بڵێ مبدع کە مبدع نەبوو هونەرمەند یانی مبدع هونەرمەندێک کە بچێ بەس کۆپی بکە لە لای من هونەرمەند نیە یا هونەرمەندێک کە هونەرەکە بشێوێنێ بە لای من هونەرمەند نیە هونەرمەندێک کە بکوێتە دوای جمهور یعنی جمهورەکە لە هونەرمەندەکە عاقڵتر بێ ئەوە هەر هونەرمەند نییە هونەرمەندێک بکوێتە دوای بازار هونەرمەند نییە هونەرمەندێک ئەبێ لە پێشەوە بێ هونەرمەند ئەو کەسێ مبدع بێ و لە پێشەوە بێ و جوابی بازار و ئەم مکانیزمی کە ئیبابم لەو بۆلا جوابی ئەو داینامیکە نەداتەوە ئیشی خۆی بکە و خەڵک بە دوای خۆیان ڕاکێشە و تەسقیف و ڕۆشنبیری و ئینلایتنمنت بێنێتە ناو خەڵکەوە نەک ئەوەی کە بەعکسەوە ئەمە تعریفی منە بۆ هونەرمەند وتیان زمانی مارکتینە ئەوە شتێکی زۆر باشە قەیچێکە بۆ نمونە ئایا زمانی مارکتین ئەبێ بەو شێوەی ئاوا بێ کە داڕمانی کلتور و هونەر و هەموو شتێک ئاوا دایڕمێنێ لە بنەڕەتە کە ئەسڵ و ئەساسی هونەر و مۆسیقای کوردیمان بێچێتەوە بەڵێ مارکت خۆی ناوەکەی بەخۆیەوە یعنی بازار یعنی دوکان مارکت یعنی دوکان جامە چکە وشەکە کەلیمەکە قەبەیە خەڵکەکە پێیان وایە زۆر مارکت یعنی دوکان کە تۆ دوکانت دانا یعنی تۆ بی بە دوکاندار کە تۆ دوکاندار بووی تر هونەرمەند نیت دوکاندار طبعا پیشەیەکی زۆر بەڕێزە هیچ مشکلە نییە کابرا دوکانی هەیە و شتێکە فرۆشتە بام هونەر ناکرێت لە دوکانە بفرۆشێت کە هونەر بوو بە دوکان و فرۆشتن ئەو کاتە تۆ ئەو کەسێک کە گوێگرە ئەبێ بە کەنسومەر
ئەبێ بە کەسێک کە بڵێن بەکارهێنەرە، ئەبێ بە مستەهلک کە بوو بە مستەهلک ینی وەکو ماست و شی و دۆ و کۆکاکۆلا وەکووانەی لێدێ کە وای لێ هات بەهاکەشی وا ئەوەنەی لێدێ کە بەهاکەی وای لێ هات ئیتر ئەمە هوەری ئاڤانگاردی پێشکەوتون کە لە پێش خەڵکەوە ئەمە نییە ئیتر ئەو کە تۆ کەسێک گوتی ئەمە مارکتینگە ئیتر ئەمە وایە تەبعاً ئێستا مجتەماعێکی کاپیتالیستیە ئێمە لەناو مجتەماعێکە ئاژین کە هەموو شتێک بەرەو ئەوە ڕواکە کاکە بکڕە پارە بێنە زوو زوو بکڕە فریا بکەوە بکڕە مۆسیقا بکڕە ئایفۆن بکڕە هەموو شتێک بکڕە کە تۆ مەجبور بووی وا بکەی ئیتر ئەم شتێکە پێڵێن فەرهەنگ معنا فەرهەنگەکەی نامێنێ ئەبێ بە شتێکی سەدحی ڕووکەشی وەکو چۆن شیرە کڕی و ماستە کڕی و ئەی خۆی مۆسیقاشە کڕی و ئەی خۆی ئەو کاتەی تر پێویست بەوە نییە مۆسیقاکە زۆر معقەد و زۆر باش و زۆر بە کوالیتی بێ مەصرفی ڕۆژانەیە و بۆ بە دوکانداری مارکێت یعنی دوکان ئەوەی کە بەحسی مارکێت و هونەر تێکەڵکە بەیەکەوە بەلای من بەڕای من زۆر بە هەڵە تێگەشت آخر ئەمە کێشەکەیە کاکاوە ناتوانانی زۆر بە سەراحەت قسە بکەی سەراحەتیش مادام بەس نه مشکلە نییە من حقیقەتەکان ئەڵێم حقیقەتیش دایمە وایە یەکێکە بێم حقیقەتانە بڵێ ئەگەر من نێڵێم چی بڵێ جاخۆ من ئەگەر بووم بە ئاکتیویستی کۆمەڵایەتی مەجبورەمە قسانە بکەم گۆرانی کوردی تەنها بەڕای من بە پێی زانیاری خۆم کە هەمە بێگومان بەڕێستان لە من شارەزاترن گۆرانی کوردی تەنها خەتێکی ڕێکە میلۆدیە بڵێن مۆسیقا گۆرانی ئەمە بۆ گۆرانی بێژ بە تایبەتی لە کوردیار زۆر ئاسانە بەڵام ئەگەر کۆمپێریکن بڵێن چۆنەڵێ جیاوازێک لە نێوان گۆرانی کوردیە بڵێن کە میلۆدیە لەگەڵ میلۆدیەک بڵێن گۆرانیەکی جاز کە جاز هەمووی بریتیە لە کۆردەکان ئەگەر هەچ لەو گۆرانی بێژانە لە کۆردەکانە نەزانێ گوێیەکی مۆسیقی نەبێ لە ناو کۆرداکەون بووی خۆتت بۆ ناگەزرێتەوە بۆ نمونەمووی زۆرینەی فۆرمی مۆسیقایە بڵێنەڵێ AAB یاخود AB بەڕێستان زۆر لە من شارەزاترن بێگومان بڵێن ئێمە واڵێن ئەمە جیاوازێکی بچکۆلەی لە مابینی جاز و بڵێن مۆسیقای کوردیا کە میلۆدیەکی ڕێکە کە جازیش پێشتر کراوە باشە زۆرینەی گۆرانەکانی کورد کە ئێستا هەیە و بە تایبەتی لەم سەردەمەیە پەیدا بوون پێوترێ پاپی کوردی ئایا ئەمانە پاپی کوردین یاخود هیچ پاپن ئەزانی چۆنە لە مۆزوعی جاز و پۆپ و ئەم نەوەشتانە ئەم ژانڕێی کە پێڵێن بە ئینگلیزی یعنی ستایلی مۆسیقی ئەمانە لە ناو کووردا وەکو زۆربەی شتەکانی تر بە هەڵا بڵاوبەتەوە بە هەڵا تێگەیشتن هەیە لەسەری ئەمە پێویستە ڕوون بکرێتەوە پۆپ خۆی لە پاپیلەر میوزیکەوە ینی مۆسیقایە کە بڵێنە ناو خەڵکا لە ناو جمهورە مۆسیقای ڕۆژان مۆسیقای پۆپ خۆی مجموعەی پێناسەی هەیە لە هەموو دنیا کە ئەبێ ئەو پێناسانە تۆ بتانی بڵێن مجموعەی لەو مواصفاتە تیابێ هەتا پێت بڵێن پۆپ جازی شەروایە بلوزی شەروایە هەموو ئەمانە ئەم ستایلانە هەمووی وایە موزیکی کوردی تێکەڵێکە وەکو بڵێن چێشتێکە کە ئەم چێشتە چێشتی مجێوەرێکە کە خۆمان دروستمان کردووە ئەمە مجموعەیەک مواصفاتی پۆپی تایە مجموعەیەکی زۆری تری تیان نییە ئێمە مۆسیقای فولکلۆری ئەوروپای شەرقی و یۆنان و ئەمانە کە فولکلۆرنەوەە پۆپ نین فولکلۆرەکان دێنین چونکە ئەمانە ڕوبعی تۆنی تیانە شەرقی نییە ئێمە ئەوانە دێنین و بە مۆسیقایەکی تێکەڵی خۆمان لە شتێکی عەرەبی و یەکی شتێکی فارسی و شتێکی ئەملا ئەولا و ئەمانە ئەهێنین تێکەڵ یەکەین بە ئامێرێک لێ دێن کە ئامێرەکە شەرقیە بڵێن غەربیە ببوورە ڕوبعی تۆنی تیانێ وەکو بڵێن پیانۆ و گیتار و ئەمانە درامس ئەم تێکەڵەیە کە مۆسیقای فولکلۆر عادەتەن هی ئەوروپای شەرقی ئەمانە ئەهێنین کە لە گوێ ئەمەوە نزیکە و مۆسیقای بڵێن لاتین ئەمریکی ئەمانە هێنین تێکەڵ یەکەین بەیەکەوە و ناوێنین پۆپ ئەتوانین پێی بڵێ پۆپ چونکە پاپیلەرە ینی خەڵک مەصرفی ڕۆژانەیە بەڵام زۆربەی ئەمانە عادەتەن کۆپیە ملودیەکان کۆپیە لە وڵاتی ترەوە ئەیهێنین و مۆسیقاکەش مۆسیقایەکە کە بڵێن تەوزیعاتەکەی مواسفاتی پۆپی پۆپ میوزیکی تیانە شتێکە خۆمان لە خۆمانەوە دروستمان کردووە ینی گۆرانیەکانمان وایە گۆرانی جازمان کە هەر بە هیچ شێوێنیەوە هەستەکەم کە دوای ئەوە چینە سەرەوە کە بۆچی ئێمە جازمان نییە بەڵام پۆپیشمان نییە هەرێ بە مۆسیقای غەربیمان نییە ئێمە مۆسیقای شەرقی بەبێ ڕوبع تۆنمان کەویش هەر شەرقیە تۆ ئەم مۆسیقایە لێدەی بۆ هەر کەسێکە موزیسیەنی غەربی بێت یەکسەر پێت بڵێ ئەمە شەرقیە چکە لە گوێی ئەوە ئەمە زۆر شەرقی ئەمە زۆر بێت
حتا یۆناان دێت و هەتا بڵغاریا و ڕۆمانیا و ئەوانی ئەوروپای شەرقیە تا بڵێن ئەرمەنستان و ئازەربایجان ئیتر لەوە زیاتر نایێت هیچ مۆسیقایەکی کوردی و گۆرانیەکی کوردی لە یۆناان بەرەولا بڕناکات کە لەوە زیاتر ناڕوە ستایلەکەەوە ئێمە ئەو مواسفات و ئەدەوات و مستەلزەماتی دەرهێنانی ئەم نوع سکێڵ و حاڵەت و تابعە پۆپی غەربیەمان تیانە چەند گۆرانیەک هەیە بۆ نمونە وەختی خۆی زانکۆی سلێمانی گروپێک بوون پێیانەوتن فرقەی جاز با بڵێن هونەرمەند قادر دیلان چەند گۆرانیەکی کردووە لەگەڵ بیگ باندی جازا بڵێن کە کردوێتی ئەمانە تا چەند نزیکن لە جازەوە باکە ئێمە کەمێ خۆمان ناوە لە جاز بە هیچ نەبێت تۆزێ شتیکاری لەم بابەتە فێربین ئێمە هەمومان گۆرانیەکانی قادر دیلان و ئەو برادرانەی ترکە محاولەی غەربیان کردو هەمومان بیست لەناو بڵێن مێمۆری ئێمە ئەوانە هەمووی بێگومان من هی باشوورە بۆیە بە بەڕێستان ئەمەم نامنیش ئاگام لێتی و گەشم لێ تۆ زۆرش من پێخۆشە و پێم وایە ئەوانە زۆر باش محاولەی زۆر باشن بەڵام ئەمانە هیچ کامی جاز بۆی کە ئێمە بزانین ئەمانە بۆ جاز نین چونکە لەوانەیە یەکێک ئێستا پێی ناخۆش بێت چونکە زۆرتر ئێمە یەک حاڵەتی تریشمان هەیە ئێمەی کورد زۆرتر بە هەست شتەکان هەڵەسەگەین تا بە عیلم و ئێستا بڵێ فڵان کەس جاز نییە فڵان کەس گۆرانی بێژنێ یا هونەرمەند نیە ئەوە ئەبێ بتوانێت ئیسباتی کە ئیسباتیشت کردی تر نابێ ئینسانەکان بە هەست و بە عاتفی شتەکان نە مامۆستا قادر دیلان نە هیچ کەسێکی تر لە ناو کووردا بە هیچ شێوەیەک موزیکی جاز نینەمانە جاز پێنە ئەی ببوورە ڕۆژهەڵات کەسی تایە کردبێتی لەو هیچ کوردێک ئەوەی کە کوردی قسە بکە بە کوردی گۆرانی وتبێ جاز نییە هیچ کات لەبەرچی لەبەرەوەی کە جاز ئێستا ئەمە چینە ناو مۆزوعێکی تۆزێک تەکنیکیەوە لەوانەیە زۆر کەس تێنەگا لەمە بەڵام مشکلە نیە ئەوەی کە تێگا پێویستە تێبگا با تێبگا باشە ئەمە ئەبێتە سۆرسێ ئەبێتە سەرچاوەیەک بۆ مستەقبل لەوانەیە زۆر کەس بەکاری بێنە بەڵێ موزیکی جاز مەجموعەیەک مواسفاتی هەیە کە ئەبێ ئەو مواسفاتە هەبێ هەتا تۆ پێی بڵێ جاز سکێڵەکانی فەرقی هەیە لەگەڵ مێجۆر و ماینەری غەربی جاز مەجموعەیەک سکێڵی هەیە ئەوانەیە کە مۆدڵ جازن مەجموعەیە سکێڵی مۆدڵیان هەیە ئەوانەیە کە پێڵێن چرچ مۆدز کە بڵێن لە کلیسا و ئەمانە هینکراوە ئەمانە حوتنەوەن سێدانە مێجەرە بڵێن ئایۆنیەن و میکسولیدیەن لەگەڵ لیدیەن سێدانە ماینەرە ینی دۆریەن فریجیەن لۆکریەن بڵێن ئایۆلیەن یەک دانەشی دیمینیشتە کە پێڵێن لۆکریەن ئەمە مۆدڵ کە شتێک کە مۆدڵ بێ لەسەر ئەمانەیە باقی سکێڵەکانی تری جاز سکێڵێکن کە لەگەڵ ئاکۆردەکانی جازا ئاگۆردرێن ئاکۆردی جاز خۆی بڵێن ئەگەر حسابی بکەیت تۆ لە مێجر و ماینەر کە بچیتە دەرەوە کە زۆربەی مۆسیقای کوردی هەمووی مێجر و ماینەرە شتێکی تریتیانە تۆ هەموو مۆسیقای جاز بناغەکەی لەسەر کۆرددانراوە لەسەر ئاکۆرددانراوە ئاکۆردەکان
بڵێن کە تۆ لە مێژور ماینە بچیتە دەرەوە یەکدانە ئاکۆردت هەیە کە پێڵەن ئاگمنتت یانی گەورە کراو یەکدانەیە پێڵێن دیمینیشت یانی بچووک کراو دوایەوە کە ئەڕۆی ئیتر لە دوای مێژەرەکە ماینەرەکە ئەچیتە ئاکۆردی شەشەکانەوەیە کە بڵێن ئینترڤالی شەشەمی پێ زیاتر اینجا ئەچیتە حوتەکان 5 نوعی هەیە کە بەس حوت هێشتا نەچوویتە ئەو جێگایەکی تر ئەچێتە جاز هێشتا نەچووینەتە جاز حوت ئاکۆردی حوت 5 نوعی هەیە ماینەری حوتی هەیە مێجەری حوتی هەیە دۆمینانت حوتی هەیە هاف دیمینیشتی هەیە لەگەڵ دیمینیشت ئەمانە بەس حوتن هێشتا اینجا لەسەرەوەی ئەم حوتە تۆ شتێک هەیە پێڵێن ئەپر ستراکچر یانی تۆ لەسەرەوەی ئەم حوتەکە چیتە نۆ یعنی لە ئۆکتاڤەکە چیتە سەرترەوە ئەچیتە نۆ اینجا ئەو نۆیە ئالەویاوە ئیتر جاز دەست پێەکە کە ئەم نۆیە لە ناو کووردا بە هیچ شێوەیەک نۆ وجودی نییە یعنی حوتی شەر وجودی نییە بەڵام لە احتمالە کەسێک حوت بەکەم کەم جارجار لە هەنێک گۆرانیە گوێت لێ حوتەکە بەکارێن بەڵام نۆکەنا بەڵێ نۆ ئەلبەتە من شتێک بڵێم ینی ئینسان وەکوینە بەحسی خۆی نەکە بەڵام من 9 و 11 و 13 و ئالتر دۆمانم هەمووی بەکار هێناوە لە موزیکەکانی خۆمە بەڵامی تر ئێستا من بەحسیەوەکەم کە ئەو کەسانەی کە بڵێن کە پێیان ئەڵێن جاز کە چویتە نۆ اینجا ئەم نۆیە تۆ فلاتە بێ دیێزە بێ اینجا 11 فلاتە بێ دیێزە بێ 13 فلاتە بێ دیێزە بێ اینجا ئەمانە هەمووی چ فلاتێک و چ دیێزێک تۆ نزیکەی 600 نوع ئاکۆردت هەیە کە ئەم ئاکۆردانە جاز لەسەر ئەمانە دروست بووە لەگەڵ هەر سکێڵێکی ئەمانە کە ئاکۆردەکە ئەگۆڕێ سکێڵەکەشت ئەگۆڕێ یعنی تۆ لە هەر بارێکە سکێڵت ئەگۆڕێ ئەم مواسفاتێک کە من بەحسیەکەم لە گۆرانی ڕوومەتی وە گوڵی بێگەردی قادردیلانە نییە ڕوومەتی وە گوڵی بێگەردی قادردیلان ماینەرێکە ئەو مۆسیقایەشی کە لەگەڵی لێدەن ئەو مۆسیقایەش وەرگرتێ جارە مێلۆدیەکە خۆی وەرگرت فولکلۆری ئەوروپای شەرقیۆمانەیە خودی مۆسیقاکەش کە لێدەن لەگەڵ قادردیلان کە مۆدێرنترین مۆسیقایەتر هەتا ئێستا کرابێ ئەو مۆسیقایە تێکەڵێکە لە سالسا فانک لە ڕاکن ڕۆل لە مۆسیقای ماریاچی مەکسیکی مۆسیقای باندای لاتین ئەمریکی ئەو مۆسیقایە کە پێڵێن ینی موسیقای لاتین ئەمریکی لاتین سالسا فانک ڕاکن ڕۆل دیسکۆ لەم نوع ستایلانە ئەمانە تێکەڵ کراوە لە ئەوروپای شەرقی تێکەڵیان کردووە و لەگەڵ مێلۆدیەکەی بڵێن قادردیلان یا مێلۆدیەکانی تر ئەمانە تێکەڵ بووە لە فولکلۆر و لە مۆسیقای لاتین و لە سالسافانگ زیاتر هیچ شتێکی تریتیانە جازی بە هیچ شێوەیەتیانە جاز زۆر لەوە معقەترە کە هیچ کوردێک توانی بەتی بیکە من زۆر حەزەکەم پێ کرابێ بەڵام نەکراوە بۆیە تۆ ناتوانیت بڵێ جازی کوردی هەیە ئەگەر کەسێک دێ گۆرانیەکی کوردی ئەڵێ لە ناو وەسەتێکی بڵێن مۆسیقایەکی جازە ئەو کاتەی تر ئەبێ بە فیوژن ئەبێ بە تێکەڵ ئەوەی تر ئەوە جاز نییە چونکە جازەکە جازە کوردیەکە دێنی تێکەڵ یەکەی کە پێ ئەڵێن فیوژن یعنی تێکەڵ کردن ئەوە ئەسان شتێکی ترە ئەو مۆزوعێکی ترە جاز نییە کەوابێ ئەگەر من بێت و جاستاندار دەبێنم گۆرانەکە بڵێمەوە هەر وەکو خۆی کە ئەنگلیزیە بۆ نمونە لە یان سارا فرێزگار بڵێن ئەم ناوان دیارانەی لە ناو جازا هەن گۆرانی ئەمان بڵێمەوەتانی وەی گۆرانەکە ئەنگلیزیە بڵێن نیوەکەی تری من هێناومە چەندێڕێکی شاعرێکی کوردم لەگەڵا بەکارهێناوە بە هەمان ستایڵە هەمان تۆنە هەمان شتە جاستانداردە کەوابێ ئەمە لێرەیە ئەبێتە جاز ویژن یان هەر ستانداردە ڕوا بڵێن ئەگەر وا مێلۆدیەکە هەمان مێلۆدی ستاندارد چونکە من چەند کارێکی وام کرد ئەوە نییە لە زانکۆ جاریوە بۆ داوا لێ ئەکرام کارانە بکەی هەڵەسام ئەموو بۆ ئەوەی ئەو کاری کە بۆ نمونە ستایڵێکمان پێڵە ئەمە ستایڵ ئەمە جاستانداردە ئەهاتم لەسەر ئەوە نیوەی کوردی و نیوەی ئینگلیزیەکەمەوەت ئەموو باوەکو ئەرشیڤ لای خۆم دومێنێتەوە بۆی بزانم بیرم نەچێتەوە بۆ چەند ساڵێکی ترزان کۆم تاوا کرد بڵێم ئەمە نمونەی جاستانداردە يعني اگر من ئەمە لێرە ئەم کوردی و ئینگلیزی تێکەڵکەم ستیل چۆنەڵی هەر بە جاستاندار حسابەکرێ یاخود ئەبێتە قاڵوی فیشن جازەوە ئاخدە ستاندارد سەبەبی هەیە پێڵێن ستانداردی چونکە ستانداردەکە ستانداردەکەت گۆڕی ئیتر ستاندارد نییە بەڵام ئەوەی کە کوردی بە شعرێکی تێکستێکی کوردی جاز ستانداردێک بڵێ تەمان ستاندارد بۆ وانێکە نازانن ئەو گۆرانیە مەشهورانەین کە لە ناو جازە لە 120 ساڵی ڕابردوو بڵێن بووە بە ستانداردی کە هەموو کەسێک کە جاز بکەنێ بێ گۆرانیان نبزانێت ئەمانە پێیانەڵێن جاز ستاندارد بەڵام ئەگەر تۆ شعرێکی کوردی لەسەرەوە دانەی
خۆ زۆر باشە ئیترەوە بەڵامی ترەوە هیچ ڕەفتی بە کوردەوە نییە بەس شاعرەکەی بەس شعرەکە کوردیت چونکە باقیەکەی جازە بەڵام بەڵێ احتمالە پێی بڵێن بتوانانی پێ بڵێ فیوژن بەڵام چونکە تۆ هیچ مێلۆدیەکە پێ زیان نەکردووە یا هیچ لێکم نەکردوەوە بەتابەت پێت زیان نەکردووە ئیتر فیوژن نییە بەڵام ئەوەیە کە تۆ جازێک ستانداردێکڵی بەڵام شعرەکەی کوردی بەس کارێکی باشم کردووە چکە احتمالە ئەگەروانە هەمووی تەرجمە بکرێ شعرەکەی کوردی بێ لەوانەیە خەڵکێکی زۆرتر حەزی لەبێ گوێی لێ بگرێ ئەو کاتە بەم شێوەیە تابعی جاز بچێتە لە گوێی خەڵک چونکە جاز نەچۆتە گوێی خەڵکی کورد هەر مۆسیقایەک درامسی تیاابێ پێ وایە جازە هەر مۆسیقایەک غەربی بێ وازانە جازەکەنی تیاابێ یەکسەر وازانن جازە لە نەبارەوە جازە بەڵێ ئەخەوتە ئەوە بە هەڵە تێگەیشتنێ من چەند کارێکی وەم کردو کاکاویان یەکێک لەوانە جاز بۆزنۆڤا بڵێن خۆ ئەوە زیاتر بە خۆ دەزانی ئەوە ئەی ئەمریکای لاتینە هەر کارەکەم هێناوە بە هەمان شێوە بەڵام بەس چۆنەڵی لیریکی کوردیم خستۆتە سەر چۆنە لە هەنە جار کە تۆ بتێ ئیشکەی بۆ منە گەربی بەدارتاش مامۆستاکە فێرتەکە تۆ ئەبێ یەک دوو چۆنەڵی نمونەی پشکۆلە دروستەکەی بۆی بیرت نەچێتەوە چی جارێکە لە ناو کەنتۆرەکە تا بێ دەریبێنی بڵێ ئەم شتە ئەمە فلان ستایڵ ئەمە چیچی ئەوانە منیش هەنێشتم بۆ خۆم ئەوە کردووە بەڵام ئەوە هەڵبەتە چوزانم هەنێک کەس ڕخنەی ئەویانە گریان و جاوا خۆ خزمەتکردن نییە ئەوە تێکەڵکردنە ئەوە زەڵاتەیە نازام چیچی ئەوانە بەڵام نازان بەداخەوە جاری وایە هەنێ ڕاو بۆ چوون لە هەنێک کەسەوە ئەبیستیە لە خۆتەوە سار دەبیتەوە لەکردنی ئەم جۆرە کارانە بەڵێ ئاخر بۆ سانەوە شەر خۆی تێکەڵێکە خۆشی فیوژنە چکە خۆشی جاز نییە بەڵام بۆ سانەوە زۆر نزیکە لە جاز و ئەوە زۆرتر ئەوانەی کە بڵێن ئەوانەی کە پورتوگیز قساکەن زۆرتر بۆ سانەوە ئەوان زۆر حەزیان لەیە کە جازیان هێناوە تێکەڵی مۆسیقای خۆیان کردووە ئەوەش زۆر باشە ئێمەش بتوانین شتیوا بکەین لە کوردیا خۆ زۆر باشە بتوانانی جارێت تۆ لە فیوژنەوە دەست پێکەی تا وردەوردە ئەم جاز ستانداردۆمانە بچێتە ناو کوردی و چونکە جاز پێویستی بە مێشکێک هەیە کە ئەو مێشکە زۆر ئەبێ پێشکەوتوو بێ کە بتوانێت جاز ئەتەن حەزم بکە چونکە مۆسیقای جاز هەر لە بۆ ئەوروپیەکانیش زەحمەتە نەگەوەی کە بڵێ هەر بۆس بۆ کورد زەحمەتە زۆر کەس لە ئەوروپیەکانیش بەتایبەت جیلی تازە کە بڵێن بەم حاڵەتە کۆمەڵایەتیەی کە ئێستا هەیە کە ئێمە هێشتا بەحسی ئەومان نەکردووە کە چ داڕمانێک ئێمە توش بووین لە باری کۆمەڵایەتیەوە لە ئەوروپاش خەڵک زۆر حەزیان لە جاز نیە چۆن پێیان هەزم ناکرێت سەریان پێێتێش دوای دوو دقە ئەڵێ کاکە بیکوژێنەوە سەرم چکە معلوماتەکە ئەوە زۆرە لە جازان ئەوەنە ئاکۆردەکانە گۆڕێ سکێڵەکانە گۆڕێ کە ئەسان کەسی احتیاجی حەزی لێ نیە لە جاز ناحەقیشی نیە چکە ئێستعابی ناکە ناتوانێت لی تێناگە بەڕاستی زۆر سپاس بۆم زانیاریانە کاکاوە من لە زانکۆ ئاواتە خواز بووم کەسێکی وەک بەڕێستان بناسم زۆر گەڕام کوردێک ئەها بە ئاوا خۆشکەلامی ئەم زانیاریانە مان بۆ ئاتکاوە یاخود ئەم شەرحیاتە بدا بەڕاستی زۆر بەداخۆ من بەڕێستانم نەناسی ئەو کاتە من خۆشحاڵم کەسێکی وا لە ناهونەرا هەیە تکایە وەرەوە ناهونەر بەڕاستی هونەر پێویستی بە کەسانی بەڕێستان هەیە هیوادارم ڕای خۆ بگۆڕی بیتەوە ناهونەر تکایە بەجددی ئەتوانم پێت بڵێم بۆچی نایەمەوە ناهونەر ئەتوانم پێت بڵێم بەڵێ فەرموو زۆر کەس هەیە گلەی لە هونەرمەندەکانەکە ئێستا لەم حاڵەتە لەم فەوزایی کە ئێستا دروست بووە گلەی لە هونەرمەندەکانەکەن من پێم وانیە خەتای هونەرمەندەکان بێت چونکە هونەرمەندی فەقیر خەریکە هەوڵەدا بەڵام وەختێک تۆ بڵێن با من نمونەیەک بێنەوە ئەگەر من بێم لە شارەکەی ئێوە بڵێن لە سلێمانی بێم مەطعمێدانێم
شۆربای نعل بفرۆشم نعل بێنم بیکەمە ناو ئەو بیکەم بە شۆربا بمێ ئەوە بفرۆشم ئایا هیچ کەسێک هەیە لە شارەکە ئێوە هیچ کەسێک هەیە بێت بەم لە مەطعمە نان بخوا ناڵێ کاکە ئەو کابرایە خواردنەکەی بە کەڵک نایە من نایخۆم دوای مانگێک کە من ئەم شۆربایە کە تایبەت بە خۆم ئەمێ دروستی کەم و بیام بفرۆشم بە ئێوە ئەگەر کەستان نەیە بیخوا ئایا من ئەتوانم بەردەوام بم لەم دوکانە ناتوانم ئەبێ کۆیکەمەوە بڕۆ لە نەتیجە ئەگەر مجتەمەعەکە و ئەگەر بڵێن خەڵکەکە جمهورەکە ڕغبەتی نەبێ بەلای هوەری خراپە هوەرمەندی خراپ ناتوانێت وجودی هەبێت ناتوانێت کە هوەرمەند ناتوانێت شتەکەی بچێتە ناو خەڵک و تەسیری خراپی هەبێت لە ناو خەڵکە من بۆیە ئەبینم کە هەڵەکە لە ناو مجتەمەعەکەیە من ئەمێ بەم ئیشێ تازەیە کە من ئەمێ بیکەم ئەمێ بڕم بتوانین مجتەمەعەکە چاکەین ئەگەر مجتەمەعەکەمان چاک کرد فەرهەنگەکەمان چاک کرد پەروەردەکەمان چاک کرد ئەو کاتە ئیتر بڵین بازارەکەش چاکە بێ مۆسیقاکەش ئۆتۆماتیک هەمووی خۆی چاکە بێ بەڵام تۆ بچیت لە ڕێی هوەرەکەەوە بتوێت چاکیکەی ناکرێت چونکە تۆ دانیشی دوکانێک تێ شتی باشە فرۆشی 20 دانە دوکانی تر هەیە شتی خراپە فرۆشێ خەڵکێک کە زەوقیان خراپێ ئەچن گەلەوە بە تەنیا خۆت ناتوانانی دەرەخەتی مجتەمەعەکە نایە زۆر ڕاستە لەوەیە ناکاکەوە با بڵێن وەختی خۆی ئەوەی من لەسەر جاز خوێن ببێتمە و شارەزاییم هەبێ بڵێن لە زانیاریەکانە کە لە سەرەتایە مۆسیقای جاز و ئەمانە و گۆرانی بێژ و مۆسیقی جاز پەیدا بوون هونەرمەندەکان تاماوەیە مانیاگر کەسیان گۆرانیان لە هیچ شوێنەکانە ئەوت بۆ وتیان ئێمە هونەرێکی بەرز و ڕاقی پێشکەشی و خەڵکاکەین پێویست ناکە خەڵک مەشغوڵ بێ و بێ دانسکە لەگەڵ یعنی بڵێن گوێی لە ئێمە نەبێ و ئەتێنشنی چۆنەڵەی بیری لای ئێمە نەبێ ئێمە کارە بەرزە جوانە ئەکەین لەبەرەوە تاماوەیە مانیان گرت وایان لەو خەڵکە کرد بە ناچاری بێنەوە لە هونەرمەندەکان بپاڕێنەوە بڵێن تکایە کار بکەن ئێمە ئەبین بە گوێگرتان وای لەهاو ئێستا مۆسیقای جاز بە وەکو ریلاکسیشن چۆنەڵەی مۆسیقا بەکاردێ خەڵک بۆ ئارامی مێشک بەکارێنی و دیە بەس گوێگرێ زۆرێک لە مۆسیقاکان بەڵام بڵێن ئێمە هەنێک لەم چەند ساڵانی ئەخیرە هەنێ هونەرمەند هەیەکو بەڕێستان زۆر هونەرمەندی تر زۆر کاوە شێخی تر هەن بڵێن زویر و نایە لە ناو کارە و کاری هونەری ناکەن لەبری ئەوەی بە تایبەتی من باسی باشوورەکەم لەبری ئەوەی چۆنڵی وەزارەتی ڕۆشنبیری و ئەو شوێنانەی کە مەسئولن لە هونەر بێن دڵی هونەرمەندەکان ئاشکەنەوە بیهێنن نازانم کارێکی وان لەگەڵا بکەن کە دڵیان باش بێتەوە هەستان لەبری ئەوە کۆمەڵێ هونەرمەندی نوێیان با بڵێن هونەرمەند کەسی تازان هێنایە ناو بوارەکەەوە کە شێواویە کە لە ئێستا لە ئەدەب و هونەر و لە ڕۆشنبیری و لە هەموو شتێکەوە پێوەی دیارە ئەمە ڕێک وەکو چی وایە وەکو خێزانێک وایە ژن و مێردێک بڵێن تەشبێنە بێ شەڕیانە بێ ژنەکە ئەتۆرێ بچێتە ماڵی باوکی لە بری پیاوەکە بێ ئاشتی کاتەوە ئەچێ ژنێکی تری بەسەرێنێ کە لەو گەنجترە کە لەو جوانترە نازانێت دوای کێشەکانی چەند گەورەی لە خێزانەکەیە ئەمە ڕێک هونەری کوردی ژوای لێ هاتۆ بەڕاستی ئەم خەڵکە کە تۆراوە واجبی سەرشانی پەرلەمانە نازانم لە وەزارەتی ڕۆشنبیر و هونەرە نازانم لە هەشت دەستگایەک بێ بە تایبەتی ئەبێ ئەوان دڵی ئەم هونەرمەندانی وەکو بەڕێستان ئاشت بکەنەوە بیان هێنەوە ناو کایە بەڕاستی لەم سەردەمەیە لەم کاتەیە پێویستمان بە زۆر کاوە شێخەکانی ترە کە بێنەوە کایە و هاوکاری بکەن دەست لە دەست لەگەڵ هەموو هونەرمەندانان بتوانین کاری بکەین من زۆر لە داهاتووی گەنجەکان مەترسم بۆ هونەر بەڕاستی نازانم تا چەنە قسەی ڕاستەکە من باسم کرەوە نمونی پێشتر تەواوە بێگومان کاکاوە شێخ زۆرێک کاری لەگەڵ هونەرمەندە کوردەکانە کردووە لەگەڵ فارسەکانە کردو تا بێگومان لەگەڵ کەسە چۆنڵی ئەجنەبەکانە کارت کردووە ئەگەر ئەرگ نەبێ هەنێک لەو بەڕێزانەمان بۆ باسی لەگەڵ کیا کارت کردووە و لە هەمان کاتیشدا ئەو پرسیارت لێ ئەەکەم کارکردن لەگەڵ کوردەکانە خۆشترن یاخود لەگەڵ بێگانەکانە وە بۆ بڵێ من پرسیارە لە ناویەکە ببوورە بڵێ ئەو کارانەی کە کردومە لە بڵێن لە ئاخری هەشتاکانەوە هەتا بڵێن 2000 ساڵی 2000وانە لەو دەوروبەرە من دە 12 ساڵ ئیشی زۆر چڕوپڕ کردم لەگەڵ مەجموعەیەک هونەرمەندی کورد و فارس و بڵێن لەوانە ئەوانەی کە بڵێن زۆر مەشهورن کاک ناسری ڕەزازیە مەرزیەخانە لەیلا خانە کاک میکایلە کاک نەجمەدینی غوڵامیە کاک جوان حاجۆیە ئەحمەد کایە کە تەنیا گۆرانێکی کوردی کە هەیەی ئەوە موزیکی منە کە من بۆ کاک خۆشناوم دروست کردبوو بەناوی کاروانە
ئیتر چوزانم کاک ڕۆژکەریمە کاک ئەیادە حسێنە زیاد ئەسعەدە کاک زۆر کەسی تر بەخۆ ناوەکانیان و لەبیر نیە زۆرە لیستەکە لە ناو فارسەکانان لەگەڵ معین لەگەڵ ئومید لەگەڵ مرتزا لەگەڵ شیلا لەگەڵ شەماعی زادە لە ناو خەڵکی تریشا بڵێن لە دەرەوە کاری باشمان کردووە دانێوانە ناسراو نەبن بەڵام ئەو کارانەیە کە من کردومە لەگەڵ ئەم خەڵکانە بووە و زۆربەی ئەو ئیشانەش کە کراوە زۆربەی هەمووی ستایلەکانی ستایلی غەربی بووە بەرەو لای ئەو گۆرانی بێژانم محاولم کردەوە گۆرانی بێژان بەرەو لای غەربی بووە و موزیکەکانی من تقریبا بڵێن هینەکەی مۆرکەکەی پێوە دیارە کەسی گوێ لێ بگرێ بڵێنەوەنەکە ئاشنان بەکارەکانی من نەزانم کە بڵێن مۆرکەکەی دیارە وەکو کارکردن مرتاحبوون لەگەڵ کەسەکانە هەر کەسێت تەبعی خۆی هەیە هەر میلەتێک نوعی ستایلی کارەکەی فەرقیە بەڵام کار لەگەڵ فارسەکان بەتایبەت من ماوەیەک لە لۆس ئانجلس دەژیام کار لەگەڵ فارسەکان تۆزێک خۆشترە چونکە ئەوان زۆرتر قەدری هونەر و هونەرمەند دەگرن و ئەوان شێوەی کارەکانیان تۆزێک بڵێن هینترە پرۆفشنەلترە لە خەڵکی تر ینی باشتر هێشتەکانیان تەنزیم کراوە ئیشەکان دیارە و کار لەگەڵ ئەوانە ئاسانتر و خۆشترە مەجای ئیبداع زۆرترە بەڵام هەرچەند لە ناو کوردەکانە من سپاسی ئەو هونەرمەندانەکەم هەتا ئەو کاتێک کە ئەکراوی تر قرار نەدراکە بکەوینە دوای بازار هەتا ئەو کاتە زۆر بەگوێی منیان دەکرد وەختی وابوو گۆرانی بێژەکان حتا گۆرانیەکەی کە بۆم دروستە کرد مۆسیقاکە لێ تێناگەی من لێ تێناگەم نازانم تۆ بۆ واکەی لەوانەیە پێشی خۆش نەبوو بێ بەڵام وتێتی کاکە من سیقەم پێتە بیکە لەوانەیە 20 ساڵی تر ئەم مۆسیقایە بڵێن خەڵک لێ تێبگا مشکلە نییە ئەو سیقەیان کردو بە من زۆر سپاسیان دەکەم بەڵام وەکو کارکردن بەڵێ لەگەڵ غەرب و لەگەڵ خەڵکانی غێری کورد کارکردن ئاسانترە چونکە بڵێن شتەکان ئیشەکان پرۆفشنەلتر بۆ کاکاوە بەڕێستان لە قسەکانان دیقەتی ئەوەمدا کەوابێ ئەتوانین بڵێن کەمێک دیکتاتۆری لە کاری هونەریە ئەگەر خۆت چۆنت بوێ هەروە ئەبێ گۆرانی بێژەکە گۆرانێکە بڵێ واڵەی فارس ئازادیان زۆرتر داویدەتێ آخر ئەزانی دیکتاتۆریەکە چۆنە ئێستا بڵێن من گۆرانیەکەم دروست کردو بۆ کاک ناسر ڕەزازی بلوزە گۆرانێک مۆسیقای بلوزە کاک ناسر ئەبێ و سیقەیە بکا بە من کە بڵێ کاکە من لە مۆسیقای بلوز نازانم تۆ لێ زانی ئیتر کە من بڵێم ئابێ ئاوابیڵێ یا ئابێ ئاوا بکەین یا ئابێ ئەم بەشەی ئاوابێ ئەم بەشەی ئاوابێ ئیتر ئەوە ئەگەر من بە دیکتاتۆری نەیکەم ئەو کاتە ئەگەر بە مشکلە چونکە لەوانەیە یەکێک بێت بڵێ دەبا چوزانم دەفێکیشی تیادانێ مانێ ئیتر ئەو کاتە ئیشەکە تێکەچێت لە بڕێ جێگا کە تۆ مەجبوری گۆرە ستایلێک دێنیکە و ستایلە زۆر ئاشنا نییە بە گوێ هونەرمەندە کوردەکان ئێستا تۆ ئەتەوێ بەلای جازا بڕێتەوە بەلای بلوزا بڕێتەوە بەلای هەر شتێکە فانک و پاپ و شەمانە ئەمە زۆر ئاشنانین گۆرانی بێژە کوردەکان حتا فارسەکانی زۆر بەمە ئاشنانین کە موزیسیەنێک دێت دا من شتێکی تریش بڵێم هەموو کاتێ من کە ئیشم کردو ئیشی موزیک لە سەدا دەی ئەو معلوماتی کە هەم بووە بەکارهێناوە لە بەرهەمەکە چونکە لە سەدا پەنجای ئۆتۆماتیک هەر لە بنەوە بڕیانەتەوتی ئەوە لەبەر خەڵک چونکە خەڵکە تێناگە سا پەنجای لاغەوە هیچ لە سا پەنجاکەی تریشی کە ئەمێنێتەوە لە سا چلی بۆ ڕازیکردنی گۆرانی بێژەکە و ئایتخوا ئەمەی ئاوانە بێ و ئەمەی ئاوانت بێەوە گۆرانی بێژەکە ڕازیەکەی لە سەدا دە ئەو شتەیەکە من بیکەم کە من ویستمە لە سەدا سەدەکەی بکەم ئەو کاتە بۆ مەجبور بووی واکەی کە دیکتاتۆریەکە وایە بەڵام لە ئەخیریشەوە تۆ هەر مەجبوری ڕازیانکەی بەڵامی ترە بێ بە معاملەیە من تۆزە بم لە ڕای کێشم و تۆزە بۆ لە ڕای کێش هەروە بۆی ئەتوانی بێ زەحمەت ئەو کارەی کاک ناسر کە باستان کرد بلوزە نمونەکەیمان پێ بڵێ کوامێ هەر بڵێ ئەڵێ گوڵم ناوی شارە شعری کاک سوارەی ئیلخانی زادەیە کە زۆر برادری باوکم بووە وەختی خۆی ناوی شارە ئەڵێ گوڵم دڵم پڕە لە دەردوکە و دەڵێم بڕۆم لە شارەکەت ئەو گۆرانی دەستە خۆش بن باشە کاک کاوە بەڕێستان چۆلەکەکەی غوربەت پێ ڕاگەیاندم سەرقاڵی چەند نووسینەوەی کتێبێکن پێما بێ لە کتێبە زیاترە 3 بۆ 4 کتێبە ئەتوانن بەڕێستان کەمێک زانیاری لەسەر ئەو کتێبانە بزانین کاکاوە خەریکی ئەو جۆرە کتێبانە چێکە نووسێتەوە بەڵێ من ماوەیەکی زۆر خەریکی ئەوە بووم کە مەجموعەی لێکۆڵینەوەی خۆم هەبوو کە ئەو لێکۆڵینەوانە بتوانم گەڵاڵی بکەم بکەم بە کتێب
کە کردم کتێبی یەکەم سەبارەت بە تئۆری مۆسیقایە کە چۆن بتوانانی تئۆری مۆسیقا کە شتێکی وشک و ناخۆشە ئیتر خۆت بەو مەراحلانە تێپەڕ بووی بەڵام 9 ساڵ 10 ساڵ مۆسیقات خوێندووە شتێکی وشک و ناخۆشە بۆ کەسێکە هونەرمەندیشە و عازفی شەهر وشک و ناخۆشە جا چ بگا بە خەڵکی اعتیادی من ئەمەوێت من متۆدێکم هەیە کە بەو متۆدە تۆ بتوانانی تئۆری مۆسیقا کە شتە نەموعقەدە وشکە ناخۆشە فێری خەڵکێکی بکەی کە مۆسیقی نین بەڵام علمی تر ئەزانن مثلەن کابرا فیزیا ئەزانێ کابرا ماتماتیک ئەزانێ کابرا حتا لە ڕێی فیزیا و لە ڕێی ماتماتیک لە ڕێی علمەکانی ترەوە حتا لە ڕێی ئەدەبیات و لە ڕێی شعر ومانەوە تۆ بتوانانی تئۆری مۆسیقا فێری خەڵک چۆن ئەتوانی ئەوە بکەیت ئەمە شێوازێکە کە هەمووی داهێنانەکە هەموو شتێکی خۆمە ینی خۆم هینەکەم کردووە لە نەتیجەی ئەو هەموو ساڵێک کە من دانیشتوم بیرم لێ کردوەوە لێکۆڵینەوەم کردو ئیشم کردووە لەگەڵ خەڵکە چۆن بتوانم فێری کەم چۆن بتوانم سکێڵی فێرکەم چۆن بتوانم سیرکەڵی پێنجی پێ فێرکەم چۆن بتوانم هەموو شتانە بەڵام ئەوەنە وشک نەبێت کە کابرا یەکسەر دوای 2 دقیقە مێشکی جام بکە و بڵێ کاکە تاقەتم ئەمە یەکەم کتێبەکە لەسەر ئەوەیە کە ئەم شێوازی فێرکردنی ئەمە کتێبی دووهەم لێکۆڵینەوەیەکی خۆمە لەسەر نەخۆشیە دەرونیەکان چکە من هەر خوێندنەکەشم ئەوەیە لەسەر ئەوەی کە بڵێن تئۆریەکی مارکس هەیە بە ناوی ئەلیێنیشن لەخۆ بێگانە بوون کە ئەڵێ بەشەرەکان هەمویان لەخۆ بێگانە بن لە عەسری کاپیتالیزمە کەس خۆی نییە هەموو لە خۆی بێگانن ئەمە نەتیجەی ئەمە لەسەر لە باری کۆمەڵایەتیەوە بەڵام لە باری نەخۆشی دەرونیەوە ئایا ئەمە ڕەتی هەیە بەیەکەوە یا ڕەتی نییە بەیەکەوەش لێکۆڵینەوەیەکی منەکە کە ئایا چەند ئەم لەخۆ بێگانەیە کە لە سیستەمی ئابووری دنیا هەیە کە بەشەرەکان هەمووی لەخۆ بێگانن ئەیلێنیشنیان هەیە ئەمە چەند ڕەتی هەیە بە نەخۆشیە دەرونیەکانی وەکو بڵین کە ئابە و ئاوتیزم و سکیزۆفرێنی ئەمانەوە شیزۆفرێنیا ئەمە چەند هینە ئەمە کتێبی دوو ئەمە کتێبی سێهەم بڵێن سەبارەت بە مێشکی مناڵە کە من بەشێکی تر لە لێکۆڵینەکان لەسەر مێشکی مناڵەکەەوە بڵێن لە پیجەکەی خۆم لە بڵێن لە هینی پیجە شخصیەکەی خۆم لە هەموو ئەم مقابلە و شتانە ئەمەی هەیە کە ئەگەر کەسێک ورد بێتەوە تایە چکە ئێستا جێگای ئەوە نییە کە مێشکی مناڵ چۆن ئیشەکە و کاریگەری دەرەکی لەسەر مێشکی مناڵ هەر لەو کاتێک لە زگی دایکایەتی هەتا بێ بە 12 ساڵ کاریگەری دەرەکی بە باشی و بە خراپی چی هەیە لەسەر مێشکی مناڵ چی کاریگەری لەسەرەکە ئەمەش دانەیەکە کتێبی چوارم لەسەر ئەم فەوزا کۆمەڵایەتی و فەرهەنگی داڕمانی فەرهەنگی کورد و هەموو دنیا ئەڵبەتە بەس نەتەنیا کورد کە ئەم داڕمانە فەرهەنگیان هینەکانی چییە سەبەبەکانی چییە و حەلەکانی چییە کابێ ئەتوانی بڵێن ئەم کتێبی چوار هەمتان پۆلێنکردنی باش و خراپیەکانی هونەرە هونەریشی تایە بەڵام زۆرتر لە هونەرەوە ئەڕوا بۆ فەرهەنگ لە فەرهەنگەوە ئەڕوا بۆ پەروەردە لە پەروەردەوە ئەڕوا بۆ مجتەمع یعنی ئەوەی کە کۆمەلگاکە ئەسەن بەعام چۆن سیستمی کۆمەڵایەتی و ئابوووریەکە چۆنە ئەوە وای کردووە کە پەروەردە تێکچێ پەروەردە وای کردووە فەرهەنگ تێکچێ فەرهەنگ وای کردووە مۆسیقا تێکچێ یعنی ئەوە بۆ شێوەیە باشە ئەتوانین ئەزانم لێوان لێویت لە قسە لە زانیاری کاکاوە بەڵام ئەگەر بکرێ بە کورتی بڵێن ئێمە زانیمان مۆسیقا هونەر کەلتور نازان چی هەمووی کێشەی هەیە ئامۆژگاریت بۆ ئەوە یاخود ڕێنمایی چی ئەگەر هیچ نەبێ با بڵێن لەمڕۆوە بە قسەی کاکاوە ئەکەین و دەسەدەینە هەنێک تابۆکانی کۆمەلگا کە پێشتر داڕماون با ئێمە هاوکار بین لە بنیادنانەوەیدا بەڵێ ئێمە دەستمان لێ پشۆ خۆمان لەم جیلە و لە جیلی ئەمە گەورەت و حتا لە جیلێک دوای ئەمەش دەستی لێ پشۆ چونکە بەڵام ئەبێ ئێمە ئەبێ ئەم جیلەی تازەیە کە تازە بڵێن وردە ئەچێتە مەکتەب وردە عەقلیەکرێتەوە وردە بەو مەراحلات تێپەڕەبێ کە بڵێن کە فرۆید بەحسیەکە کە هەموو عقدەکان لەو مەراحلانەی ژیانە دەست پێەکە کە ئەو عقدانە کە مایەوە ئیتر هەتا ئەمێنێتەوە چکتە لە مناڵی ئەگەر تووشی عقدە و کۆمپلێکس بووی تووشی کەمبوونی بە هەر نوعێک بووی هەتا ئاخری عمر دەمێنێت بۆیە لە مناڵەوە بێ دەست پێ بکەین مناڵیش ئەبێ لە پەروەردەوە بێ پەروەردەش ئەبێ سەیری سیستەمی کۆمەڵایەتیەکە بکەین زای سیستەمی کۆمەڵایەتیەکە چۆن چاکەکرێ پەروەردەکە چۆن چاکەکرێ مناڵەکان فێری چ فەرهەنگێکەکەین لە هەمووی گرنگتر بەلای منەوە بۆ کورد ئەوەیە کە ئێمە ناسنامەی
مناڵی کورد بە قوتکەین ئەو مناڵانەیە ئێمە کە لە دەرەوەن ئەو مناڵانەیە کە لە ناوەن ئەبێ ناسنامەیەکی بەهێزی کوردیان هەبێ ئەبێ ناشنل پرایدیان هەبێ ئەبێ فەخرکەن بەوەی کە کوردن شەرم نەکەن لەوەی کە کوردن ئێستا بەداخەوە وای لێ هاتووە هەموو کەس شەرمەکە لەوەی کە کوردە هەموو کەس هەموو مناڵێک ئێستا وای لێ هاتووە گەنج و مناڵی ئەمە بەتەڵەکانیان هەمووی فارس و عەرەب و گۆرانی بێژی فارس و ممەسیلی عەرەب و نازانم لوبنانی و ئەمانەیە هەمووی گیانیان تەجمیل و شتی ڕووکەشی ئەمانەی وای لێ هاتووە کەس لە دنیا لە ڕووی هەڵنایە بڵێ من کوردم بەتەڵەکانیشم هەمووی کوردن من فەخرەکەم بەوەی کە کوردم ئەمە ئەگەر لە ناو مناڵەکانمانە دروست نەبێ هەموو کەس زەفەرمان پێ بە هەرچی دوژمن و داگیرکەرە زۆر بە ئاسانی توانێت بێتە ناومانەوە پێویست ناکە بە لەشکەرکێشی بێت ئەوە دێتە ناومانەوە شخصیت و کەرامەتی کۆمەڵایەتی و بڵێن نەتەوەییمان ئەشکێنن لەم ڕێگایەوە و ئەمە ئێمە لەویا لە ئشکالەکەمان لێیە چاکردنەکەشی هەست لەویا بێ چاکیکەین دەوری هونەرمەند چییە؟ دەوری هونەرمەندەوەیە کاکە بڕۆ بخوێنەرەوە بڕۆ خۆت فێرکە بڕۆ مۆسیقای باش بکە مەکەورە دوای بازار کەسێک دێتە بازار کە مراحقێکی 15 ساڵەیە هەر نازانێ کوالیتی چییە ئەبێت تۆ فێری کوالیتی بکەیت ئەو ئەگەر بیزانای کوالیتی چی ئەمە ناکەوتینە ئەمۆزاوە تۆ کوالیتی دروستکە بڵێ کاکە ئەمە کوالیتیە ئەمە ئاستی بەرزی فەرهەنگ و مۆسیقایە وەرە ئەمە بکڕە دوکانێکدانە کوالیتی بفرۆشە قەی ناکە با محارەبەشت بکەن با ئەمکاناتیش نەبێ بەڵام ئەرکی سەرشانی هەموو کەسێوەیە لە جێی خۆیەوە کوالیتی و فەرهەنگی بەرز کتێب خوێندنەوە علم و سەنعەت و معرفە و ئەمانە بخێنەوە ناو مجتەمع چونکە ئێستا مجتەمعەکەمی بۆ بەڕووکەش بڕۆ سیارە بکڕە و ئایفۆن بکڕە و دەموچاوە جوان کە و بۆتۆکس بکە و بڕۆ بکەوەرە دوای ئەم شتە ڕووکەشیانە ئیتر ئەمە وای لێ هاتووە ئێمە هەموو تووشی داڕمان بووین ئەمە هەمومانە بێ دەستی بینێ هەمومان دەستی نەدێنێ ئیمکانی نییە چاگێ ئەخر ئەگەر دیقەت بی کاکاوە گەنجەکانمان من بەتابەت باسی باشوورەکەم گەنجەکانمان بۆ نمونە بڵێن کراوە بە 4 بەشەوە بەشێکیان بە تایبەتی زۆر جدیاتن و سمفۆنیا و نازانم ئۆرکەسترا و بم شتانە کارەکەن ئەوەی بە فرقەی سمفۆنی کار نەکا ئیمانیان پێنی ئەڵێنەوە هونەرمەند نییە 3 بەشەکەی تری ئەمانەی کە جیلی ئایپاد و ئایفۆن و ئەم شتانیان پێوترێ زۆر ئاساییە بەلایەنێ ئەگەر بە ئۆرگێکیش بە کارەکە بکرێ بەڵام تەسەور ناکەی لە هەردوو لایەن بەڕای من هەڵەیە لەبەروی جاری وا بۆ بە تەنها ئۆرگێک جوانترین شاکاری پێکراوە تا ئێستا یعنی ئەمە لە توانەکان کەم ناکەینەوە بەداخەوت بەڵام هەر باسم لەو حاڵەتەیە ئایا بڵێن بەڕای بەڕێزیشان هەمان شتە هەرە بێ قاڵبی سمفۆنیا و کۆنچەرتۆ نازم چی بێ ئینجا ئەمە هونەرێکی بەرز و ڕاقیە من پێم وایە ئەبێ لە قاڵبی ئەبێ مۆسیقا بە هەموو من لە مقابلەی تر بەحسی ئەمەم کردووە مۆسیقا سێنەوە بەلایم لەلای من یەکێکی فولکلۆرە کە ئەو فولکلۆرە هەموو میلەتێک هەیەی و ئیترەوە بێ بپارێزرێ یەکێکی مۆسیقای مەصرفی ڕۆژانەیە ئەوەی کە بڵێن پاپ میوزیکە ئیتر مەصرفی ڕۆژانەیە یەکێکیشی ئەوەیە کە پێڵێن مۆسیقای ئۆرکسترالی کە ئیتر بڵێن مۆسیقای زۆر بەرز و ڕاقیە ئێمە لە هەر سێکیان موشکیلەمان هەیە یعنی بەس ئەوە نییە لە هەموو میلەتانی دنیا ئاکادیمیا ئیشی ئەوەیە کە نخبەیەکی باش پەروەردە بکە بۆی کە ئەو نخبەیە وەزعەکە ڕاگرێ هەتا قەیرانەکە تێپەڕات بەڵام مشکلەی ئاکادیمیای کوردی ئەوەیە لە مۆسیقا وەختی خۆی سەدام حوسێن بۆی کە مۆسیقای کوردی نەخوێنی بۆی کە هی هەستی نەتەوایەتیمان بەخۆت نەبێ هەموو ئەم سیستەمانەی کرد بە کلاسیک لە ماحەدا بێ مۆسیقای کلاسیک بخوێنی دەخۆی ئێستا سەدام چەند ساڵە نەماوە لە زۆر نەماوە سەدام بۆچی لە ئاکادمیەکان بەجێوەیە کە بچی مۆسیقای کلاسیک بکەنی کە قەدیش فێری نابی چونکە کەسیان نایزانن مۆسیقای کلاسیک ئەوە نییە کە لە کوردستان لێدرێ مۆسیقای کلاسیک ئەوەیە کە لە ئەوروپا لێدرێ قەوز غەڵەتە ڤیبراتۆ غەڵەتە ئارتیکولیشن غەڵەتە هەمووی غەڵەتە ئەی تۆ بەجێوەی بڕۆی ئەو کابرایە کە موهبەیەکی هەیە 14-15 ساڵێتی تازەیەتە ناو ماحەد بیبەی سەرکوتیکەی و هەرچی موهبە هەیە لە بیری ببیتەوە بە زۆر بیبەی کلاسیکی پێ بخوێنی کە حەزی لێ نییە دوای فێریشی نابێ لە ئەخیری مۆزوعەکە دوای 10 ساڵ کە لە کولیەتە دەرەوە هێشتا هیچ نازانێت باوەڕەکەی کاکاوە من لێرە کە تەقدیمی زانکۆم کرد طبعا لیان پرسیم بۆ چ ستایڵەکە منتم ها
نەمەزانی کە تا مانێکیش لە ناو زانکۆیا بووم کە ئەم گۆرانیە مەسەلەن ڕۆک و پاپ و نازام چیچی ئەم شتانە ئەخر هەموو ستایڵەکانمان خوێندووە فەنک من لەوێ زانیمەوە فەنگە بێ بڵێن لە ئیقاعە یەک و سێ حساب بکەی بەڵام لە جازا دوو چوار حساب بکەی بڵێن کاونتین بکەی کە لە کاتی گۆرانیوتنە ئەمانە هەمووی بۆ من گێژاوێک بوو کە من وەمەزانی تەنها مۆسیقای مەسەلەن هەموو دنیا بریتیە لە کلاسیکال ترادیشنەڵ هیچی تر بەڵام کە هاتمە ئێرە و کە لە زانکۆ وەرەگیریە نەخێر ئەمە بەحرێکە دوایی نییە هەنێک کەس هەرەوە نێو تۆزە ئەزانێ خۆی نازت بەسەرا کێشەیانی خۆی هەڵە کێشێکە ئەمە زۆر کارێکی کرۆ بەڵام بەداخەوە کە هەنێ هونەرمەندبان وایە بەڵام هەنێکیشمان چۆنەڵی وەک بەڕێستان هەتا زۆرتر بزانێ هێشتا خۆی بە کەسێکی ئاسایی ئەژمارەکە معقول نییە ببوورە معقول نییە 9 ساڵ 10 ساڵ معهد و کولیە بخوێنی ئاگاد لە مۆسیقای دنیا نەبێت غیری داخەوە آخر دا ئێمە چۆنڵێ مەحدود بوو ناسینەکانمان هەر لە کوردستان بووین مەسادرەکان عەرەبی بوو کتێبەکان بەڵێ آخر ئەو کاتە ئەنتەرنێتیش نەبووەکو ئێستا چۆنەڵی هەموو خەڵک ئاگاداری ئەم هەواڵانە بێت دوو ئیشکالی هەیە یەکێکەوەی کە تۆ ئاگاد لە مۆسیقای مۆدێرنی دنیاە چکە ئێستا دنیا دنیایەکی گلۆبەڵە ناکرێت تۆ ئاگاد لە مۆسیقای فانک و جاز و فلان و ئەمانە هیچ نەبێ خۆشت بە مۆسیقی بزانی 10 ساڵیش مۆسیقات خوێندبێت لە کولیە و لە معهد دوایی تۆ سەدام نەیە هێش کوردی بخوێنی وتە بێ کلاسیک بخوێنی خۆ ئێستا خۆمانی بۆ مۆسیقای کوردی ناخوێنن لە معهد و لە کولیە کاکە داینێ هەر بەس مۆسیقای کوردی بخوێنە مەجبور نییە باخ بخوێنێ بۆ مەجبوری باخ حڕەت چیە بێمەوە باخ بخوێنە هەر کاتێک کەسێ حەزی لێ کرد دوایەوەی کە هینەکەی جیابووە شاخەکەی جیابووە بچێتە کلاسیکل ئەو کاتە با بڕوا باخ بخوێنێ و خۆی بکوژێەوە باخ لێ بەڵام کابرا حەزی لە کوردیە بە زۆر مەجبوریەکەن کلاسی بکەن نە کوردی کەشی لەبیر دەچێتەوە کلاسیکەکە شوێر نابێت دوای هەر ئاگای لە مۆسیقای مۆدێرنی دنیاە ئاگای لە تاریخی مۆسیقانی ئاگای لە هیچ شتێک خۆ من ئەزانم دیومە ئەمە بۆیە ئاکادمیای ئێمە کە ئەوێ نخبەیەک تربیەت بکە کەم نخبەیە وەزعکە ڕاگرێت تا قەیرانەکە تێپەڕەبێ ئەو نخبەیەمان نییە بۆیە هەمومان کەوتوینەتە ئەوە کابرا دوای 10 ساڵ مۆسیقا خوێندن ئەڕوان لایڤ میوزیک مەجبورە بڕوا لایڤ میوزیک بکە دەڕن لایڤ میوزیک یانی تۆ دەکەیتە دوای بازار خۆ لایڤ میوزیک ئیشێکە من زۆر ڕێزم بۆ هەیە زۆر بە موهیبەنەوانەی کەوانە زۆر تااقەتیانێ ئافرین بەڵام ئەمە هەڵەیە نابێت ئەگە تۆ مۆسیقای ئەتۆی مۆسیقای ئۆرکسترالی کلاسیکی باش بکەی ئەبێ لێ بزانین مشکلە من لێ نازانین کاوە ئێمە بەڵێ قسەکەی بەڕێستان ئەوەیە کە زۆرێک لە هونەرمەندەکان بێئاگان لەو کارێکەکەن بۆ نمونە لایڤ میوزیک چۆنە لایڤ میوزیک لێرەم هونەرمەندانەی کە تازە بۆ نمونە با بڵێن ئەدڵ کە هاتووە پێشەوەی ئاوا بەناوبانگ بێ لە ناو کافتریا و ڕێستۆرانتی گەڕەکەکەی خۆیانە بە گیتارێکەوە لایڤ میوزیکی کردووە بەڵام کە ئێستا گەورەیە بۆ ئەدڵە کە ناوی هەموو جیهانەی ناسێ ناچێت دیسانەوە لایڤ کاتەوە کۆنسێرتەکە مەسەلەن سینگڵ و ئەلبوم و ئەم شتانە دەرەکە ئێمە بەداخەوە گۆرانی بێژەکانمان فەیمەسن بڵێ بەناوبانگن هاتوونەتە قیمە تازە بە تازەی دەستدەنەوە لایڤ یعنی ئەمە لایڤ میوزیک بڵێن ئەمە هەڵەکەیەتی تۆ ئەمە یەکەم هەنگاوی دەرکەوتنە کە لایڤ میوزیکە بکەی بەڵام ئێمە سێریکە لە لوتکەوە گەڕێتەوە بۆ لایڤ میوزیک کابێشتەکان هەمووی پێشوانەیە آخر ئەزانین چۆن ئەوان هیچ دەرفەتێکیان نییە هیچ دەرفەتێکیان نییە غێری لایڤ میوزیک یعنی ناحەقیان نییە فەقیرانە بۆ من گلەی لەوان ناکەم ئەگەر لایڤ میوزیک نەکە ئەمرێ لە برسا مەجبورە بیکە ئەوانە زۆر بە موهیبن بەڵام قەستەکەمەوەیە مشکلەکە زۆر لەوە بنەڕەتی ترەکە ئێمە پێمان وایە بۆیە ئەبێ زۆر لە بنەڕەتەوە هەمومان دەستی بێنێ و دەستی لێ بشۆ لە جیلی ئێمەمانە ئێمە تازە ئەم جیلە سەقەت بوو ئەبێ بەس ئەرکی سەرشانمانەکە منەیەڵین جیلی دوای خۆمانە مناڵەکان بەم شێوەیە تەرتیب بن بەبێ ناسنامە و بەبێ فەرهەنگێکی بەرز و مستەوای بەرز بۆ ئومێدەین ئەگەر دوایین پرسیار لە کاکاو بکەم بڵێم ئەگەر بەڕێستان بڵێن جاران ئێمە کە کلیپێکمان ئەبێت بۆ کەناڵەکان فیلتەر ئەگدرا لە فیلتەر بڵێن کامی باشە ئەوە لە ڕووی شعرەوە لە ڕووی ئاوازەوە لە ڕووی تەوزیعەوە لە ڕێوی هەموو شتێکەوە ئەگەر کاکاو بکرێ بە لیژنەی تەحکیمێک بۆ هونەرکردنی ئێستا بەتایبەتی من باسی باشوورەکەم ناڵم ڕۆژهەڵات لەبەرەوەی من ڕەنگە زۆر خوێندنەوەم لەسەر ڕۆژهەڵات زانیاریم نەبێ وەک چەناتەن ئەگەر بکرێ بە لیژنەی تەحکیمێک چەنی لە سەدا چەنی ئەو گۆرانی و کارانە ئەخەیتە لیستی مێژووە بڵێن کتێبێک بۆ مێژوو بمێنێتەوە لە سەدا چەندی ئەخەیتە تەنەکەی خۆڵی مێژووە بڵێن
وڵی لەوانەیە بۆ من زۆر ئاسان نەبێ ئەو کارە بەڵام من وەکوتم لە بیدایەتیشەوە بەلای منەوە ئەو کەسەی کە مبدعە و لە پێشەوەیە ئەوە لە لای من گرینگە هونەرمەند ئەبێ مبدع بێ ئەبێ ئایدیاکەی ئۆریجینەڵ بێ فکرەکەی ئەبێ داهێنانێکی تایبەت بەخۆی بێ و ئەو داهێنانە ئەبێ مۆدێرنتر و پێشکەوتوتر و مستەوای بەرزتر بێ لە بازارەکە و جمهورەکە ئەگەر وا بوو من ئەیخەمە سەرسەرم ئەگەر وا نەبوو نەخێ بەکەڵنێ زۆر سپاس کاتمان گرتی کاکاوەگیان زۆر مەمنون بەڵام لە کۆتاییدا پێم خۆشە بەداخۆکە ئێمە گەشتینە کۆتایی بەرنامە بەڵام هەر هەتا قسەکردن لەگەڵ بەڕێستانە بەڕاستی زانیاریمان زۆر پیدا کرد ئاشنایەتی زۆرمان بە کاوە شێخ بزانین چیە و کارەکانی چۆنە و ڕای چۆنە و زۆر زۆر سپاس بۆ کاتی بەڕێستان یەک تەنها داواکاریمان هەیە تکایەک لە وەزارەتی ڕۆشنبیری لە پەرلەمان لە هونەرمەندەکان لە دام و دەستگا هونەریەکان تکایە کاوە شێخەکان بێنەوە دام و دەستگا هونەریەکان بە سوودیان لێ ببینین تکایە وەزارەتی ڕۆشنبیری هونەر چەندین کاوە شێخەیە لە ئەوروپا لە ئەمریکا نازانم تەنانەت لە ناو کوردستان بیان هێنەوە سەرەتا چەند وەرکشۆپێکیان پێ بکەنەوە بە جیلی نوێ لەژێر دەستی ئەمانە پەروەردە بێت بەڕاستی پێویستمان پێیانە ئێمە ومانان ئەزانین کە هونەر لە چ قەیرانێکایە بەڵام هەمومان هاوارمانە هەرەڵین هونەر قەیرانێتی بەڵام خۆ دەبێ ئێمەش چەند چارەسەرێ بکەین ئەوە تا چارەسەرەکان ئێمە ئەوانین ئەو کەسانە بێنە ئاراوە کە لە شارەزاین پسپۆرن لە بواری مۆسیقا لە بواری هونەردا بەگشتی هیوادارین گوێمان لێ بیگیرێ هیوادارین وەزیر ڕۆشنبیری هونەر دام و دەستگا هونەرەکان گویان لە ئێمە بێ کە ئەم بەرنامە جوانەمان لەگەڵ کاکاوەیە کرد چەندین کاکاوەی تریش هەیە کە وەک مرواری لە ناو دەریای غوربەتە شارداوەتەوە زۆر سپاس بۆ بەڕێستان لە کاتمان گرتی کاکاوەگیان بە ئومێدی ڕۆژێکی خۆش بۆ بەڕێستان زۆر زۆر سپاس گشتە و مرواریانەی ڕۆژانێک بەگەرنی نیشتیمانەوە بوون و غوربەت دایبڕیون لەم بەرنمەیەدا کۆیان دەکەینەوە دەیانکەینەوە بەگەرنی نیشتیمانەوە گەر بۆ چەند ساتێکیش بێت